مزگەینیدا بەسروە بایبەهاری وا هاتەوە نەورۆزی کوردەواری. بینەرانی بەڕێز ساڵی نوێتان لێ پیرۆز بێت. هیوادارم لە هەرکوێی گوێی زەوی هەن هەر شاد و سلامەت بن. خۆشەویستان ساڵی 2715 کوردیتان لێ پیرۆز بێت. بە یارمەتی هاوکارانم یەکێکی دیکە لە بەرنامەکانی زامەکانی کۆمەڵگاتان پێشکەش دەکەین تا کۆتایی هاوڕێمان بن. بێگومان کاتێک بەرپرسان لە هەمبەر گرفتی وەک نەخوێندەواری بێ هەڵوێستی لە خۆیان نیشان بدەن و ڕێگە چارەیەکی گونجاوی بۆ نەدۆزنەوە زۆر ناهەنجاری پێشدێن کە من لێرە ئاماژە بە چەند خاڵی دەکەم. بۆ وێنە بێسەوادی دەبێتە هۆی سنوورداربوونی پیشەکان. لانی زۆری نەخوێندەوارانی تەمەندار و گەورە ساڵ تووشی قەیرانی ئابووری دەبنەوە. توانی پاشەکەوتکردن و هەروەها بەشداری داهێنەرانەی ئەوان لە هەڵسوورانە کۆمەڵایەتیەکان کەم دەبێتەوە. بێکاری و یا سنوورداربوونەوەی پیشەکانیش دیسان کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لە پەیوەند لەگەڵ سەرمایەدارێژی و گشتی و دەبێتە هۆی بە فیڕۆچوونی سەرچاوە ماڵیەکان. هەروەها نەخوێندەواری دەبێتە هۆی دابەزینی ئاستی توانایی تاک لە پێشکەوتنی ژیانی شخصی و باقی ئەندامانی بنەماڵەکەی. هەروەک پێشتر ئاماژەمان پێکرد لە ڕوانگەی ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان تەوەری خوێندەواری یەکێک لە پێوەرەکانی هەڵسەنگاندنی ئاستی گەشەی هەر وڵاتێک بە ئەژمار دێت کەوایە بە هەڵکەوت نییە کە زیاترین ڕێژەی نەخوێندەواران لە وڵاتانی لە حاڵی پێشکەوتندا دەژین. بەو حاڵە ئەگەر ببین و چاوێک بخشێنین لە ڕێژەی نەخوێندەواری لە ئێران ئاستی دواکەوتویی بەڕوونی بۆمان دەردەکەوێت. بە پێی ئامارە فەرمیەکانی ناوەندە حکوومەتیەکانی کۆماری ئیسلامی هەر ئێستاکان نزیک بە 80 تا 85% خەڵکی ئێران خوێندەواریان هەیە. هەڵبەت جێگەی ئاماژەیە کە تعریفی بەرپرسانی ئێرانی لە خوێندن تەنیا توانایی خوێندنەوە و نووسینە. ئەگەر هەڵەبوونی ئەو ئامارەش لە بەرچاو نەگرین دیسانیش ئێران لە ساڵی 2009دا بە پێی بەراوردی ئامارێک کە ڕێژەکەی لە بەردەستی یونسکۆوە بوو لە نێوان وڵاتانگیرە ئێران پلەی 92 لەخۆگرتەوە. هاوڕیان ئەگەر یارمەتیکەن ڕیزبەندی ئاستی خوێندەواری وڵاتانمان پێنیشان بدەن. زۆر سپاس. ئەگەر لێرەش نەبوونی وڵاتانی سکاندیناوی و ئوروپایی وەک ئالمان، فەڕەنسا، ئینگلیس و وڵاتانی تر لەو لیستەدا لە بەرچاو بگرین بە دڵنیاییەوە پلەی ئێران لە خواروتری ئەو پلە بەندیەش جێگر دەبێت. ئەو وێنەیە کە دیتمان نێوی وڵاتانێکی تێدا بوو کە بە هەڵسەنگاندنی لەگەڵ ئێران بۆمان دەردەکەوێت کە زۆربەیان بە ئیمکاناتی مادی و مرۆڤی کەمتر لە ئێرانیش دیسان ئاستی نەخوێندەوارانیان لە ئێران کەمترە و ئەوەش دەگەڕێتەوە سەر گرنگیدان بەو پرسە گرینگە. ڕێژەی نەخوێندەوار بوونی کۆمەڵێکی گەورە لە مناڵان و مێرمنداڵانی ئێرانی کە دەبوایە لانی کەم دەورەی خوێندنی زۆرە ملیان تێپەڕکردبایە یەکێکە لە ناهومێتترین ئاماری تایبەت بەو پرسە. بەپێی ئەو ئامارانە 172,800 تاکی نەخوێندەوار لە نێوان تەمەنی 6 بۆ 19 ساڵان لە ئێران بە گشتی بوونی هەیە. بەڕێزانی بینەر لێرە بەڕێز هێرش مەجیدنیاتان پێدەناسێنین چالاکی پێشووی مەدەنی. زۆر سپاسی دەکەین کە داوەتی ئێمەی بۆ بەشداری لە بەرنامەکە قبول کردووە و بەخێر بێت. بەپێی خوێندنەوەی یونسکۆ 3 مەرجی خوێندەوار بوون لە هەزارەی سێیەمدا ئەوانن کە خوێندەواری ئاستی باڵا واتە زانکۆی هەبێت، ئاشنایی لەسەر کامپیوتەر هەبێت و بتوانێت جیا لە زمانی دایکی خۆی بە یەکێک لە زمانە نێونەتەوەیەکان قسە بکات. پرسیاری یەکەممان لە کاکێرش ئەوەیە کە ڕای ئەو سەبارەت بە خوێندەواری چییە و بەڕای ئەو ئێوە نەخوێندەوار چێیە؟ منیش زۆر سپاسی ئێوەکەم و سڵاو لە بینەرانی خۆشەویستی بەنامەی زامەکانی کۆمەڵگاکەم. لە تعریفی سنەتی سەوادا خوێندەوار بە کەسێک لەنگە توانایی خوێندنی نووسینیە بێ و نەخوێندەوار بە کەسێک لەنگە تواناییە نەبێ. بەڵام لە مەفهومی نوین لە دنیای ئەمڕۆژە لە دنیای ئینفۆرماتیکە ئەو سێ مەرجە کە ئێوە ئشارەتان پێکرد کە یونسکۆیش ئشارەی پێکردووە ئەگەر بۆ مەرجە جامعە و خوێندەوار و نەخوێندەوار بسنجین دیارە کە زۆر کەس لەو قاڵمە ناگرێ. خوێندەوار بە کەسێکەڵەن لە مەفهومی عامیانەی خۆیان کە بتوانێت زمان بەکاربێنێت لە کاربردی خوێندن، نووسین، گوێچکەدان بە قسە و بەیانکردنی مەفهوم ئەنگارەگەرێکە لە مێشکیا بێ و بتوانێت بۆ نەخشێکە لە جامعەتی ئەو شتە بەکار ببە. ئەمە تعریفێکە کە ڕایج و مەتەداوە.
کاک هێرش ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکانی دانیشتوی کوردستانی و ڕۆژهەڵات و ئێران بەگشتی خوێندەواریان نییە. بەڕای ئێوە ئەو بربەستانە چین کە ڕێگرن؟ ئەگەر بمانەوێت بە جوابی ئەم سوالە بە شێوەیەکی دروست جواب دێنەوە بێ بە تاریخچەی سەواداموزی لە ئێران ناشارە بکەین کە دوای انقلابی مەشروتیەت لە ئێرانەوە بوو، بەڵام هەوڵی جدیتری دوای ئیسلاحات و ڕفۆرمی ئەرزی کە مەشهورە بە انقلابی سفید کە لە دەورانی محەممەد ڕەزا شا ئەنجام دریا لە سەتحی کەڵانە بەنامەڕزی کریا بوو بەناو بەنامەی پێکاری بابەی سەوادی لە تەریقی ناردنی کەسانی بەناو سپایی دانش لە دێهاتەکانە تەلاشێکی باشی بۆ کرا ئەویشە فشارێکی ئیجتیماعی بوو، نیازێکی ئیجتیماعی بوو، بەڵام ئەم تەلاشە لە انقلابی 57 بەرەو ئەم لاوە بە شێوەیەکی ئیدۆلۆژیک لە دێهاتەکانە ئەعمال کریا لە تەریقی ناردنی کەسانی بەناو سەرباز معلم و نهێزەتی سەواداموزی کە هەدەفی خوێندەوارکردنی منداڵان و خەڵک نەبوو، هەدەفی ئەوە بوو کە ئەرکانی ئیدۆلۆژیکی سیستم بتانێت بەسڵا چ بکە گۆستەرش و ڕۆنەق پێبا. بەڵام دەلیلە ئەسڵیەکەی بە نەزەر من هەڵەگرێتە سەر سیاسەتی کەڵانی فەرهەنگی جمهوری ئیسلامی کە هەدەفی خوێندەوارکردنی خەڵک نییە بۆ ڕادەیە کە بتوانن لە معلومات و دەستاوەرتای علمی و فەرهەنگی ملەلی تر یا ئەخوامی تر لە دنیا و لە سەتحی منتەقا بەهرەیان بێت. ئێوە بزانن بە گشتی هیچ هەوڵێک درراوە بۆ هەوڵێکی جددی درراوە بۆ بنبەرکردنی نەخوێندەواری؟ لە تەریقی NGOها و نەهاتهای مەدەنی کە ئەویش بە شرایەتێکی زۆر سەخت خۆیان بە سەرمایە اقتصادی و فەرهەنگی بەڵێ لەلایەن خەڵکەوە سایان کردووە کە ئەو بەسڵا ئاسی خوێندەواریە ببەنە سەرەوە. تاوجێگە منەتلاوان بێ لە شارەکانی ئێرانە و کوردستانە نەهاتهای مەدەنی و فعالینی مەدەنی اجتماعی و فعالینی کرێکاری فعالینی ژنان هەوڵگەری وایەنداوە کە مەسەڵەن لە سەتحی کودەکانی کار و شەقام، بەڵام ئەم تەلاشانە کافی نییە چون لە سەتحی سەرەوە حکوومەت و دەوڵەت ئەرکانی دەوڵەت ئەبێ ئەم بەنامەڕزیە فەرهەنگیە دابڕۆژێ بۆ جاماکە بێسەوادی و نەخوێندەواری لە سەتحێکی کولیە بە تعریفێکی کولی و ستاندار کە لە دنیای ئەمڕۆژە هەست بتوانێت بە سەتحی جامعە لە بینی و نەخوێندەواری نەهێڵێت و بەردۆت برش جمڵێکی هەیە کە ئەڵێ بێسەوادی تعریفەکە ئەڵێ خراپترین نوعی بێسەوادی سیاسیە و سیاسەت زەدەگیە کە جمهوری ئیسلامی سایەکات پەرەی پێبات و خەڵکی لێ بەهرە بکە لە ئاگایی هەیە کە وجودی هەیە. جگە لە کەمترخەمی و ناکارامەیی ناوەندە دەوڵەتیەکان و کاربەدەستانی پەیوەندیدار و لەوانە مەسەڵەن وەکە ئیدارەی ئاموزش و پەروەرج کە ئەرکی خوێندەوارکردن و زۆر شتی تری ئەو جامای لەسەر شانە، ئایا بابەتێکی تر لە ئارادایە کە ڕێگرە بۆ خوێندەوارکردن؟ بە نەزەر من هەڵەگرێتە سەر ئەوە کە ئەپارتایدێکی جنسی و سیاسەتی ئەپارتایدی جنسی هەر لە مەهدی کودەکەکانەوە تا ئەگاتە مەدرسە و دەبستان و ئەو سەتحی تەحسیڵاتە ئەعماڵە کرێەوە نیوەی جامعە کە ژنانن هەم لە تەرێق فەرهەنگێکی کۆن و دواکەوتوو کە ئەعماڵە کرێ لە سەتحی ڕووساختی جامعە یان لە سەتحی فەرهەنگی و فکری و ئیدۆلۆژیک ئیجازە نادا کە بە شێوەی بەرابەر ئیمکاناتێکی بەرابەر بتوانن ژنان لەم شتە ئیستیفادە بکەن و تەبیعەتەن بە تەلاشایە کە خۆیان کردیانەیە بەسڵا تەوانێکی مزاعافیان لەو ڕێگە تەرخان کردووە ئەو توانیانە ئەو تەوازنە پشکێنن و بە نەفعی خۆیان تەغیری بن. بە نەزەر من جوابەکەی ئەتوانێت هەر عامڵەکە تەسیری هەبێ، بەڵام کامی بەسڵا خەویترە عامڵە ئەوڵە کەس کە نەهاتهای دەوڵەتی نەهاتهای بەسڵا حکوومەت ئیجازەی نەداوە کە فەرهەنگی NGOەکان فەرهەنگی نەهاتهای مستەقل و فەرهەنگی تەشەکولاتی مستەقل لە ناو جامعە شکڵ بگرێ و ئەم سیاسەتە کەڵانەیە کە ئەعماڵیان کرۆ بە توولی 35-36 ساڵی گوزەشتەدا و نەهاتهای مەدەنی لە حەدی توانایی خۆیانە تاوجێکە کە بکرێت تەلاشی خۆیان کردووە، بەڵام ئەم تەلاشە کافی نییە تەبان ئەبێ تەلاشێکی زۆرتری بکریەوە زەمینە سازی فەرهەنگی و بەستەرەکانی مهەیە بێت لە سەتحی جامعە. کاکێرش ئێمە لە ناوخۆی کوردستانیشەوە بینەرێکمان لەگەڵا چەند پرسیارێکی ژاراستی و دەکەین دەگەڕێنەوە بۆ لای ئێوە.
ئێستاکە لە ژمارەیەک لە پارێزگاکان لە بەرامبەر فێرکردنی هەر تاکێکی نەخوێندەوار بڕی 300,000 تمەن وەک دەستخۆشانە دەدرێت بە کەسی فێرکار. پێتان وایە ئەم سیاسەتە تا چەندە دەتوانێت سەرکەوتوو بێت؟ والله من تاوتێکە بزانم و خۆشم بووم لە ناویانە ئەفن شتێوانی باڵان 600,000 نەفرێ 400,000 ئەویش لە سورەتی ئەدرگێ بە مدەڕسەکان کە قبوڵی بدرگە یانێ ئەزای هەر نەفەر قبوڵی 400,000 ئەدرگێ بە مدەڕسەکان ئەوە نییە کە هەر لە ئەوڵە پوڵێکیان پێ بدرگێت ئەو پوڵە دادرگێ بۆ دوای ئیمتحانە دەفات ئیمتحانەتەکانە جواب بێتەوە. وڵا ئەوەی کە سەواد ئامۆزەکان یانی بێسەوادەکان خۆیان بتانە لە کلاسەکانە حەزمکەیەکەن بە نەزەر ئەتوانێت خاص بێت لە نەزەر 900 سەواد واتە سەرناوجامە ولی بەداخەوە سریک مشکلات هەست لە ناو خۆدە سەواد ئامۆزەکانە کە ناتوانە سەر کلاسەکانە حاضر بن. من خۆم بە حاضری دیگمە کە سەواد ئامۆزەکان من یەکی خۆم هەکان کە مشکلێکیان کە حاضر ناوە سەر کلاسەکانە حاضر بن ئیسۆ مشکلاتە بامان مەساڵتانێت زانێکی ناوبین کە شوەکانیان ئیجازەنان پیان یا ئەوەی کە سریکیان ئەژنێمە وەخت ئەوماننیە کە لەسەر کلاسە حاضر بین سرێکیشیان ئەزم کە ئەسڵەن گیرایی ئەوماننیە کە ئێمە ئایسا شتێک فێر بین و بین ئیمتحان بێن ئەگەر سەواد ئامۆزەکان خۆیان هاوکاریکان بە نەزمەتانە جواببوو بێ وەێ لە حاڵ حاضرە ئەو شتێک کە من ئەیبینم چەندان جواببوو نییە. پێتان وانە ئەگەر ئەم سیاسەتە دوولایەنە بکرێت واتە بڕە پارەیەکش بدرێت بەو با خوێندکارەکان کاریگەری زیاتری هەبێت؟ والله چون ئەکسەر سەواد ئامۆزەکان لە قشر فەقیر و بێبەزاعە جامعان احتمالی هەست کە ئەو کارە بتوانێت واداریان کات تا ڕادێک بێنە سەر کلاسەکان حضور پیاکەن ئەوی ئیشە دقیق ناتام کە بێژم ئەتوانێ ئەو کارە دروستیانە چون ئەشی ئازمایش بکردگە لەبەر سەواد ئامۆزەکانە کە بزانن جواببوو هەستیانە ولی خۆ لە ئەسڵا فکر ناکەم چەندان جواببوو بێت چون ئەو مشکلاتە خاصی کە خۆیان ئێبرا دەکەن سەواد ئامۆزەکان 300,000 400,000 ڕازی نام هیچ وەخت بێنە سەر کلاسەکان فکر ناکەم سیاسەتێک خاص بێت ئەو شتە. ئێوە وەک فێرکارێکی نەهزەت چۆن ڕوتان کردەم کارە ئەو کارەتان لە ڕۆی ئینتما بە خەڵکو و کۆمەلگایە یان نەبوون لە نەبوونی پیشە و سەرچاوی ماڵی ڕوتان کردوتم پیشەیە؟ وڵا حقیقەتی ئەوەسا ئەکسەرەن بەخاتر ئەوەی کە لە نظر ماڵی و کۆمەکێک بێت لە نظر بەخاترەوەکە بێکارین چونە سەرکارمە خۆم سرێک لە مدەڕسەکان کە ئەشناسم 90% بەخاتر بێکاری هاتمە سەرکاریانێ لە نظر اقتصادی و منفعەتێکیان بۆ بێ ئەوەی کە کەسێ بەخاتر کۆمەڵایەتی و نەزان بەخاترەوەی کە بۆ مەردمی بێت تعسب بەخاترەوەی کە مەردمی سەوادێکیان بێت نه کەمتر کەسێک ئەو کارەکە چون حتی بێکاری هەر لەسەرەوە کە مردم فقط بەخاترەوە کە کارێک هەیەکەن و جێت جێگەی پێن ئەچنە سەر کارکە سەواد ئامۆزی چیا لەو مەسائل و مەشاغڵە نییە. لانیکەم 9,719,000 هاوڵاتی ئێرانی سەرۆی تەمەن 6 ساڵ نەخوێندەوارن. بە پێی ئامارەکانی نێزەتی سەواد ئامۆزی 62% ڕێژەی نەخوێندەواران سەرۆی تەمەن 50 ساڵ و 3,456,000 نەخوێندەوار لە نێوان تەمەنی 30 تا 49 ساڵیدان و 12% شارۆمەندانی 6 تا 29 ساڵیش لە وڵاتی ئێمە توانای خوێندن و نووسینیان نییە. بەڵێ بەڕێزان ئێستا دەگەڕێنەوە لای میوانی بەرنامە کاکێهێرش مەجیدینیا چالاکی پێشووی مەدەنی کە کاکێرش بەڕای ئێوە سەبارەت بە خوێندەوارکردنی دانیشتوانی ئێران بە گشتی و کوردستان بە تایبەتی ئەرکی ڕێکخراوە مەدەنیەکان کامانن؟ بڵێ لە جوابی پرسیارەوە بێ بڵێم شارە بەوە بکەم کە ئەهدافێک کە ڕێکخراوە مەدەنیەکان هەیەە ئەبێت لە زمینەی سەوادارکردن و خوێندەوارکردنی خەڵک و بەتایبەت منداڵان ئەبێت تەبلیغاتێکی زۆرتری بۆ بکەن و نیروی ئینسانی کە لەم زمینە هەیەە لە نەزەر فەرهەنگی و ئاموزش کلاسهای ئاموزشی دابنن. ئەلبەتە منەزانم کە مەحدودیەتایەکی زۆر بەسەریانەوە لە ئێرانە وجودی است بەڵام باوجودیەوە هەدەفەکان چون هەدەفێکی ئینسانی و هەدەفێکی باشە ئەبێت تەلاشی زۆرتری بۆ بکەن و بتوان ئاگاهکاری بکەن لە سەتحی جامعە لە تەریقی بروشورەکان و لە تەریقی کلاسهای ئاموزشی لە مەحەلاتی فەقیرنشینە لە شوێن هەیە کە ڕێژەی نەخوێندەواری زۆرترە. بە نەزەری من ئەبێت هەدەفەکان لەو چوارچێوە بە ئیسڵاح تعریف بکەنەوە. بەڵێ زۆر سپاس زۆر سپاس سپاس کە داوەتێمەتان خەبڵ کردو لە بەرنامە بەشدار.
بەپێی بەرنامەی پێنجمی تەوسا دەبێت تا کۆتایی ئەو بەرنمەیە لە ساڵی 1394 نەخوێندەواری لە ئێران بە شێوەی گشتی بنبڕ بکرێت. بەڵام بە سەرنجدان بە هەلومەرجی ئێستای تەرخانی بوجە بوو بەرگری لە نەخوێندەواری گەیشتن بە ئامانجەکانی ئەم بەرنمەیە لە بەشی خوێندەوارکردنی شارومەندان بە پێی چاوەڕوانی ناچێتە پێش. کارناسانی پەروەردە لەسەر ئەم بڕوایان بنبڕکردنی نەخوێندەواری لە ئێران لانی کەم پێویستی بە 1000 ملیارد تمەن بوجەی ساڵانە و چەندین ساڵ هەوڵدان و بە دوواداچوونی بەردەوامی بەرپرسان هەیە بە سرنج بەوەی کە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو بە چاوی بە فیڕۆ چوون تماشای بوجەی فێرکاری و پەروەردە ناکەن تەنانەت وەک سەرمایەگوزاریەکی درێژخایەن و بەسوود لێ دەڕوانن. بوونی وەها ڕوانگەیەک لەلایەن بەرپرسانەوە دەتوانێت یاریدەری بنبڕکردنی نەخوێندەواری لە ئێران بێت. وەک ئامارەکان نیشان دەدەن ڕەوتی فێرکاری خەڵکی با شێوەیەکی زۆر ئارام بەرەو پێش دەچێت. بە پێی ئامارانە لە کاتی دەست بەکاربوونی نێزەتی سەواداموزی تا بە ئێستا کە نزیک بە 4 دەیلی ڕابواردووە 35 میلیۆن تاکی نەخوێندەوار و کەم خوێندەوار پەیوەندیان بە نێزەتەوە گرتووە. بەڵام تەنیا 2 میلیۆن کەس توانیویانە بڕوانامەی پۆلی 5 وەربگرن. بە شێوەیەکە ئەگەر قەرار بێت هەر بەم ڕەوتە و بەم شێوەیە بچێتە پێش بۆ بنبڕکردنی پەدیدەی نەخوێندەواری یانی لە هەر سێدەیە و 2 میلیۆن کەس خوێندەوارکردن لە ئێران لانیکەم 150 ساڵ کات پێویستە. خۆشەویستانی بینەر بەم شێوە گەیشتنە کۆتایی ئەم دیدارەشمان. هەروەک ئاگادارن لە 27 ڕەشەمەی ساڵی ڕابردوو شۆڕای باڵای کار حەقدەستی لانی کەمی مانگانەی ئەو کرێکارانەی کە یاسای کار دەیانگرێتەوە بۆ ساڵی 94 دیاری کرد. پرسی بەرنامەی داهاتوومان تەرخان کردووە بەو حەقدەستە. هەروەک هەمیشە چاوەڕوانی نەزەر و پێشنیار و ڕەخنەکانی ئێوەین تا دیداری داهاتوو ماڵەوە.